شارۆچکەی بازیان دەربی شاری سلێمانی لە نێوان یانی پێشمەرگە و یانی نەورۆز لە بەرژەوەندی پێشمەرگە کۆتایی پێهات. لە ماوەی ڕابردوو ڕێگری کرالەوەی دێربی سلێمانی لە یاریگای فەرماندەی ئەنجام بدرێت. لاسەر یاریگای بازیان یاریە دواخراوەکەی هەفتەی هەشتی خولی خوار 21 ساڵانی عێراق بەڕێوەچوو. یانی پێشمەرگە ڕوبەڕووی نەورۆزی هاوشاری بووەوە. لە نیوەی یەکەمدا و دوای تێپەڕبوونی 21 خولەک عومەر ئەحمەد گۆڵ یەکەم و پێشکەوتنی نەورۆزی تۆمار کرد. بەڵام لە خولەکی 37 محەممەد پشتیوان ئەنجامەکەی بۆ پێشمەرگە یەکسان کردەوە و نیوە یەکەم بە گۆڵێک بۆ هەر لایەک تەواو بوو. لە نیوەی دووەمدا یاریزانانی پێشمەرگە کەشی یارەکەیان گرتە دەست. لە خولەکی 57 بینە ڕزگار گۆڵی دووەم و پێشکەوتنی زیاد کرد. پاشان سەوز پۆشەکان هێرشەکانیان بەردەوام بوو. خولەکی 68 خۆشی شکور واژووی لەسەر گۆڵی سێمی پێشمەرگە کرد. دواتریش پێشمەرگە زۆرترین دەرفەتی بۆ گەورەکردنی ئەنجامەکە لە دەستدا. سەرنجام یاریەکە 3-1 لە سوودی پێشمەرگە کۆتایی هات. لە نادی پێشمەرگەکەم زۆر جار یاریزان لە ماوەیەکی کەمە ئاسی ڕاستەقینەی خۆی پێشکەش ناکات. ڕاستە ئێمە سەرەتا گۆڵمان تۆمار کرد، بەڵام یەک دوو هەڵەی فەردی و یعنی گوێنەدان بە هیلاکبوون و مانوبوونی تیپەکە وای کردەوە ئەوان توانیان گۆڵ بکەن و گۆڵی دووهەم و سێهەمیش لەسەر ئێمە تۆمارکەن. وەکەوەی دیار بوو لە گێمی یەکەمە یارەکە بەپێی ئەو پلان و تەکتیکانە نەبوو کە ڕاهێنەر دای نەبوو. یارزانەکان تۆزێک شپرزەی و پەلەپەل و هەنێکیان لە ئاستی خۆیانە لە ئاستی پێویستی خۆیانە نەبوون. دوایەوەی کە کۆتایی هات بە گێمی یەکەم 1-1 بووین گەڕینەوە مەنزە ڕاهێنەر پلانیەوەی دانابوو کە چۆن بگەڕینەوە گێمی دووەم بە پلانی هێرشبەری یاری بکەین و یاریزانەکان و ئەرکانی پێدراوە جێبەجێکرا. سوپاس بخوای گەورە توانیمان ئاستێکی باش پێشەش بکەین و بتوانین 3-1 ئەنجامەکە بەلای خۆمانە بشکێنەوە. بەو شێوەیە پێشمەرگە بووە خاوەنی 16 خاڵ و بۆ پلەی چوارەم سەرکەوت. نەورۆزیش بە 15 خاڵەوە دابەزیە خانەی پێنجەم. دێربی شاری سلێمانی ئەمڕۆ لە شارۆچکەی بازیان بەڕێوەچوو. یانی پێشمەرگە توانی شکست بەیانی نەورۆز بهێنێت و بەرەو پلەکانی پێشەوەی خولی خوار 21 ساڵانی عێراق هەنگاو هەڵبگرێت. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، شارۆچکەی بازیان.